چێشتی مجێور ژیان نامەی خۆنووسی هەژار زنجیرەی چاردەیەم بۆ شوێنەوەنی ناردرامە گوندێک بە ناوی بیبیچەک ماڵی مەحموود بەگناوێک کە پیاوی شێخ لەتیف بوو. زۆری نەبرد عەبدولقادر ئەحمەد و باقی بامەڕنی هاتنە ئەوێ و یەکترمان ناسیەوە. باقی ناوی مام غەفور و عەبدولقادر کاخدر بوو تا نەناسرێن. مەلا مستەفا لە شنۆ ناردبوونی عێراق نامان بۆ چەند کەسێک هێنابوو کە دەگەڕانەوە. گوتم منیش دێمە لای مەلا مستەفا. گوتیان تا پرسی پێ نەکەین ناتوانین بتبین. نامەم بۆ بارزانی نووسی، نامەم بۆ ماڵی خۆمان نووسی کە ساغم و حەق و عیسابی قەرز و قۆڵەم بۆ ڕوونکردنەوە. مام غەفور هاتەوە و خەبەری دا کە کاخدر لە دەوری شنۆ لە بەفراک گیری کردووە و لە برسان کەوتووە و خۆی داوەتە دەست دەوڵەت و بەرەو تارانیان بردووە. مەلا مستەفاش ڕووی کردوتە وڵاتی ڕووس و لەو ناوە نەماوە. ئەویش لە ناچاری هاتوۆتەوە عێراق. جوابی ماڵەوەشی بۆ هێنابوومەوە. کاکە ڕەحمان گوتپووی دەمانچەکەی ئەویان لێ ساندم. قاسماغا کە نووسی بووم 350 تمەنی لایە تووڕە ببوو حەدی چییە قەرزی لای من بێ. مەلا عەوڵا گوتپووی 3000 تمەنم لا نییە سوێن دەخۆم. دیار بوو پیاو هەرچی بێ تا لەبەر چاوانە لەبەر دڵانە. تەنیا برایەک کە لە بیری نەچوو بووم کاکێ من بوو. لە جەنگەی سەرباز و عەشای ڕژانە ناو شاردا ماڵ و منداڵەکەمی بردبووە گوندی شیلاناوێ و لە خەتەر پاراست بوونی. کە دوای ئێمە ئاغایانی کوردیان بردبوونە تاران شا پرسی بووی ئەو هەژارەکە چی لێ هات. حاجی بایزاغا گوتپووی قوربان ئێمە کوشتمان. دوای هەڵاتنەکەم لە بۆکان عەوڵاغای مەحمووداغا جنێوی بە کوێخاکەیدا بوو کە دڵی 5 قڕانی فیشەکێکتان نەهات هەژار بکوژن. چوو بوومە سولەیمانی لە وەتاغێکی تاریکی دیوەخاندا دەژیان بۆ ئەوە کەس پێم نەزانی. کە مام غەفور هاتەوە بوو بە ئاودەنگیم ڕۆژێک دەرگا کرایەوە. عوسمان دانیش کە لە سابڵاغ دەمان ناسی و دەرسی کوردی بە منداڵان دەگوت وە ژوور کەوت کە ئەویش تازە گەڕابەوە. کاک عوسمان ماندوو نەبی. عەفو بکەن من ناوم مەلا کەریمە عوسمان نیم ها من ئێوە دەناسم. تۆ باقی تۆ هەژاری. باقی گوتی ئاخر عوسمان گاموش مانگێک یەکترمان نەدیوە بۆ تۆ دەمان ناسیوە مەناد ناسین. ڕۆژێک دیتم کابرایەکی ملپانی پاڵتۆیەکی بەرگنە وشتری هەشتەڕۆیانە لە بەردا و کەوشێکی پاشپانیە درێژی قەتارچیانە دەپێدا هاتە ژوور. پاش تاوێک ناسیمەوە حەسەن قزڵجیە و ماوەیەک لە بیارە سۆفی بووە و ئێستا هاتووە. پێک شاد و شکر بووین ناو بە ناو کاکەمزەی کۆنە شەریکم و مەلا عەوڵای حەساریش بوونە پەنابەر. ڕۆژێکی تر سەر لە بەیانی کەشیدە بەسەرێک کە دەتگوت زەردەچێوەی پێداڕژاوە هاتە لای شێخ کە چارێک بکە. حاجی عەلیم دەناسی لە بۆکان ئەرزیابی تووتن بوو. ژنێکی شۆخی خەلیفەی هەبوو زۆر دەوڵەمەند و وەجاخ کوێر بوون. ماڵیان چوو بۆەوە سەقز. حاجی گیان تۆ وێرە چی؟ ئای قوروان حەقایەت من دوورە خانم هەڵی پێچام وتی هەوڵ شام و ئاخر شام. ئێمە کە حەشرمان لە شامە کریێ بۆی سەنەچین. گژ ماڵەکەمان فرۆشت فەڕشمان هێشتەوە و بارمان کرد و چووینە قەسر شیرین. قاڵیەکانمان داوە قاچاقچی کە خۆشمان و فەرشەکانیش بەرنە ئەودی و قەرار دریا سەعات 12 نیمەشەو بیان بینم. قوروان خۆ دەزانی ئەسلحەی موسڵمان چییە؟ دەستنوێژە دەستنوێژم گرت. چوومە سەر کۆڵان هاوارم کرد عەبدولقادر تۆمەس کابراایەکی پۆلیسی شەو ناوی عەبدولقادرە. بەغار هات و منی دیت و کە لەمچەی کردە دەستمەوە و 1000 نار عەلی و 100 تمەنبەری دام. بێئەدەبیە لە خزمەتتا قاڵیەکانیش لە خانەقین گیران و گومرکیان لێساندین. گەینە بەغدا وتم لای عەبدولقادر گیاندا ئابەزم فەرش و خانم و من لە بن دیواری غەوز لە پەنا جادە ماینەوە. لە زوان کەس تێنە دەگەیشتین. ئێوارە وەختا کابراایەک وە کوردی وتی ئێوە چین و بۆ لێرن. کە تێگەیشت بانک حەماڵی کرد و قاڵی و ئێمەی بردە ماڵ خۆی وتی لە ئێرانەوە قاچاق هاتکن پۆلیس بزانێتان گرێ. پاسپۆرتی سووریەتان نییە ئەشچنە شام گشتی دەستبڕ و نامەرد. من ناژم و ئەوەی وت حەشری چە و مەشری چا تۆ با ئەستەغفیرڵڵا لەسەر قسەی ئەو گەڕاینەوە سولەیمانی و ئێستا هاتکمە لای شێخ فکرێ بکاتەوە چی بکەم. ئەو بەینا زۆر بە تاسە بووم شێخ مەحموود ببینم بەڵام تا داوام دەکرد شێخ لەتیف بەهانەیەکیە دۆزیەوە و
دەیگوت جارێ. شێخ لەتیف بۆ خۆی شاعیر بوو، بەڵام باوەڕ ناکەم شیعری کەسی خوێند بێتەوە. تەنانەت ئەو کاغەزانەی لێ قەوماوان بۆیان دەنووسی قەت یەکی نەدەخوێندەوە و بندۆشەگی بنقونی دەدان. کە لە بیبی جەک بووم سوارێک بەغار هات و نامەی شێخ لەتیفی دامێکە، زۆرم تاریفی تۆ لای شێخ مەحموود کردووە، پێی خۆشە نمونەی شیعرت ببینێ، تکایە شیعرێک بنووسە تا بۆی بخوێنمەوە. من کە دەمزانی حاڵی چۆنا کاغەزێکی سپیم خستە ناو پاکەتەوە و ناردم. کە شێخ لەتیفم دیتەوە گوتم ها شیعرەکەم چۆن بوو؟ فەرمووی زۆر خۆش بوو، شێخ مەحموودیش زۆری پەسەند کرد. بەرەبەری نەورۆز قزڵجی و مامغەفور و من و هەمزە چووینە گوندی سیتەک، لە ژوورێک دایان کردی، لایەکی چەپەرێکی شەق و شڕ کە دیتمان تاژیەک لەوێوە خۆی کرد بە ژوورە. دنیا تەڕی و خوڕی بوو، خۆمان بە قوڕی حەوشا چەپەرمان کونبڕ کرد، داری تەڕی سۆپەمان بەبەرەوە هەڵچنی، ڕایەخمان لەباد و پڕ لاس پێ بوو، هێندەمان دێدێ تێپێوە کرد کە پێت لێدەنا تۆ سەڵدەستا. پاش 2 ڕۆژ میرزا ڕەحمان یەک باری کوتەکی کتێبی بۆ ناردین کە وەڕەز نەبین، کتێبی چۆن، هەر لە تالیفاتی مارکس و ئینگلیزەوە تا خەباتی منی هیتلەر، لە حەدیث و شەرعەوە تا تەرجەمەی کتێبی بێشەرمانەی بازاڕی ساندۆنی پاریسی، تا کەراماتی شێخ حیسامەدین، خولاسا ئەوەندەی دژلێ کۆ کرد بووە کە باسی ناکرێ. ڕۆژانە من و هەمزە بە تفەنگێکی تاپڕی شێخەوە دەچووینە ڕاو، سوێسکە و کۆتر و کەومان ڕاو دەکرد، قزڵجی لە ماڵەوە کتێبی دەخوێندەوە. شەو حاصڵی ڕاومان دەخوارد و گوێمان لە قزڵجی دەگرت کە وەک حکایەتخوانی لە زەبر چی خوێند بۆوە دەیگێڕاوە. شەوێک قزڵجی لە مەلا عەوڵای پرسی ئەگەر کەرێک زۆری شێر بێ وێنجەی تەڕی بۆ بەرن نایخوا؟ جاوە پرسیاری دەوێ دەبڕوانە لەم کتێبەدا دەڵێ شێخ حیسامەدین چوو بۆ باغێک، کەرێک لەوێ بەسترا بووە، فەرمووی ئەو کەرە دەڵێ برسیمە وێنجەیان بۆ برد خواردی. گوتی چ سەگ بابێک نووسی بیا خەلیفە مەحموود، جنێو بە خەلیفە نادەم بەڵام قسێکی بێتامە. ڕۆژێک دەگەڵ هەمزە لە سەرگردێکەوە بەرازێکمان لە قامیشەڵانێکدا بەدی کرد، تا پڕمان پێبوو، وتم با بۆی بچین، بەراز خەتەرە نەخێر دەیکوژین. پاش مەقۆمەقۆیەکی زۆر پێکاتین، هەمزە بە قریوە و هەراو من بە تاپڕ ڕیسکمان کرد و پەلامارمان برد، کەچی بەراز بە کۆلکەس و تاوێک دەرچوو. ڕۆژێک کە نەدەچووینە ڕاو لە سەربانی مزگەوت ڕاوێچکەمان دەکرد و گوێمان لە خەڵکی گوند دەگرت. کوێخا تەوفیق عاقڵمەندی دێبوو، چەکداری عوسمانی کرد بوو، لە شەڕی بەسرا بەشدار ببوو، ڕێی بە نون دەگوت، باسی شەڕی دەگێڕاوە کە بە سەرنێزە کراوە، دەیگوت سوڵتان عەبدولحەمید خوا غەنیقی نەحمەتت کە تۆ ئەگەن بەغداد هەبوو بەسناد بۆ چ بوو؟ ئەو هەموو گەنجەت بە سونگی تاق بە کوشتندا. جارێک قاو داکەوت، خەلیفەی شێخ حەسەنی قەرەسێوانی بەڕێوەیە، لای وێڵدەر ڕێویەک بەرەو پیری هاتووە. دەروێش خەریک بوون بۆی بچن بیگرن، خەلیفە فەرموویە لێی گەڕێن، ڕێوی ئاوزەنگی خەلیفەی ماچ کردووە و سەری پێدا ساویوە. خەلیفە دەستی بەسەری داهێناوە و فەرموویە ئەوە کردمی بە خەلیفەی ڕێوی ئەو ناوە تۆ بەیاندادا بەڕەڵای کردووە. بوو بە قریوە ئای لەو پیاوە منبارەکە، ئای خۆزگە بەو ڕێویە بەهەشتیە. زۆر گەرم داهاتبوون و کوێخا تەوفیق لە گشتیان زیاتر. حاجی قادری کۆیی دەڵێ سۆفی وەک تەش نەبوو لە زیکری هەتاو، هەموو دینی دەدا بە کاسێک ئاو. شیعە وەک تەش نەبوو لە سینە زەدەن، بە 2 قەترەی دەدا حوسێن و حەسەن. خەڵکی سیتەک هەموو بژێوی ساڵیان لەسەر دارفرۆشتن و ڕاوەڕێوی بوو. لە تەنیژ مام کوێخاوە دانیشتم، خەبەر چییە؟ چۆن تۆ باسی خەلیفە و خەلیفە ڕێوی نابیسی؟ بەخوا بێ خۆمان ساسکەین، خزمەتێکی باشی ئەم خەلیفە و دەروێشانە بکەین. کوێخا گیان تا ئێستا خەلیفە ڕێوی هەموو ڕێویەکانی شارباژێری کردوتە دەروێش، بەخوا هەرچی ڕێوی بکوژێ ئەچێتە جەحەندەم. بەم خەڵکە بفەرموو لە ڕاوەڕێوی دەسەڵگرن. کوێخا تاسێکی بردەوە بانگی کرد کوڕە وەرن هەی بکەم بە کنگی باوە خەلیفەوە، خۆ نابێ ڕاوەڕێوی بکەین. دیسان غەڵبەغەڵب دامەزرایەوە بە کۆمەڵ، دوای خۆمدان بۆ لای شێخ لەتیف کە ئەوسا لە سیتەک بوو. یا شێخ خۆت دەزانی ئەم شارباژێرە پاوانی تەریقەتی کاگەحمەدی شێخە، خەلیفەی گەرمیانی حەقی چیە ئاسۆک بپەڕێنێ و مرید لێیەوە داگیرکە؟ شێخ گەرم داهات، دادەی سوار بن ئەم باوە حیزە بەرەو شارە زۆر بڕاتێنن. مەلا شێخ نووری کە باسی کرا تیتۆڵە شاڵێکی سەیدانەی بە دەوری ورگی داهێنا بوو، دەتگوت کەمبەری دەوری دەهۆڵە.
لاقی کورد سەر درێژۆکە لیچ شۆڕ هەر مشەی دەهات ژنێکی زۆر لە بار و قەتباریک و بە ناز و نووزی مارە بەجاژ لە خۆی مارە کرد بوو تەلاقی نەدابووەوە ژن شارستانی و خوێندەوار و تووشی ببوو بەو علامەتەوە و لە سیتەک دەژیا خواخوای بوو مەلای تووڕەکە و تەلاق بدرێ خەڵکی دێ کە دەیانگوت بڵحوسووکە مەلا دەی فەرموو قوربان ئەم ژنەی منە خۆنگەوارەیە قورعان لە سینگەیە چونکە مەلا بوو تێی نیشانەی مێوینەی عارەبی دەخستە سەر وشەی کوردیش ڕۆژێک زۆر بەشپرزەیی هات و گوتی مەلا محەممەد مەلاژن نەخۆشە و تۆی دەوێت کە دەرمانی کەی مامۆستا من حەکیم نیم بەخوا ئەڵەیە بێ هەر بێ مەلاژن لەسەر جێگە کەوت بوو سنگ بەڕەڵا دەستی گرتم و لەسەر مەمکی دانا زانیم داوە و بۆم نیناوەتەوە هاتمەوە و دوو بنێشتی ڕەوانیم بۆ نارد مەلاژن لە سایەی من ساغ بووە و ناوم لە دێدا بە حەکیم زڕا جاوەرە و سوێند بخۆ کە حەکیم نیم ئەی بۆچی مەلاژنت چاکردەوە تا خۆم لە مەلاژن و سیتەکیان ڕزگار کرد شەیتان گوتی چاق جارێ شێخ لەتیف هەڵی پێچا کە ئەم ژنە تەلاق بدا بۆ ئەو نابێ لە وەراما دەیگوت قوربان من تەلاقی بەم و بچێش و بە نامەحرەمێ بکە ئەمە چۆنە بێ پێم گوت مامۆستا ئەو ورگوگی پاڵەی تۆ بۆ خەلیفەتی دەناڵێ گوتی خۆ ئەم گەوادیەشم کردووە 6 مان خەلیفەی سەید بووم من 600 منم بۆ کۆکردنەوە ئەو 100 منی دامێ وازم لێهێنا نانمان هەبوو پێخۆرمان کەم بوو ماست هەردەست نەدەکەوت ڕۆژێک دەگەڵ قزڵجی لەسەر مانای شیعرێک کێشەمان هەبوو قزڵجی گوتی بە ماست بە مریشک سوێن دەخۆم قسەی من ڕاستە یانی چی ئاخر ئەگەرەوانە مقەدەس نین بۆ کەس نایان خوا شێخ لەتیف هەفتا گوندی دەخوارد بەڵام هەمیشە قەرزار نێو ماڵ ڕوت و بێفەرش و لێفە لە پێخۆردا ناساس تا خوش حەسکە دڵاوە و میوان دۆست تا خوش حەز بکە بێسەلیقە و لە کار نەزان زۆر جار فزولی دنەی دەدام و لۆمەم دەکرد ئاخر یا شێخ تۆ ئەو هەموو خەڵکە دەڕوتێنیەوە هەموو داهاتت چەند نۆکەرێکی شەلاتی دەیدزن تۆ نابێ پێودانێک بۆ خۆتدانی دەیگوت ئێمەی بەرەی کاگەحمەد پێمانەوە نایە ڕێک و پێک بین ماڵی شێخ مەحموودیش وەک ماڵی من وایە زۆر بە ناشکوری ناڵێم لەم کوردستانەی ئێمەدا گەورەی بە میراتە نەک بە هونەر و جەوهەر ئەولادی کاگەحمەدی شێخ تا دنیا دنیایە لە خەڵکی تر پایە بەرزترن نابێ گوێ بدرێتە زانین و هونەریان جا چونکە کوڕی گەورە ماڵان لە لەو نۆکەر بە خێویان دەکەن بارەزووی خۆیان ڕایان دێنن کە قازان جیاوانی تێدا بێ زۆربەی لە لەو نۆکەرەکانیش لا کاردا پاک نین زۆر بەدەگمەن هەڵدەکەوێ کوڕی پیاوی گەورە نالەبار هەڵمەکەون ماڵە سەید تەها ئەولادی شێخی بورهان دوو نمونەن هونەری شێخ لەتیف هەرەوە بوو کوڕی شێخ مەحموودە و باس هەر لە سیتەک قازی کاکە حەمەی بۆ کانیشمان هاتە لاو لە ئێران ڕای کرد بوو تەواو پێ حەساینەوە زۆر زانا زۆر قسە خۆش و ڕووخۆش تا خوش حەز کاترسەنۆک بەگشتی بەرەی ماڵە قزڵجی هەر سەریان لە هێلکە جوڵایەوە عالمن هەمویان زیرەکی بێهاوتان بەڵام هەمویان ترسەنۆکێک خوڵقاون کە ناوێرن تەنانەت هونەر و جەوهەری خۆیان دەرخەن تورزانی زادا محەممەدی قزڵجی قازی کاکە حەما حەسەنی قزڵجی نمونەیە و ترسە لە ڕادە بەدەرەن هەر کەسی تر دەیەکی ئەوان زانابە ناوبانگی دەنگی دەداوە بەڵام ترسی وا بە تەوژم ڕێگەی خۆ دەرخستنی لێ بڕیون جارێک شێخ لەتیف هاتبووە سەردانمان لە سیتەک کاتێ سوار ببوو دەڕۆیشت و ئێمە بەڕێمان دەکرد قازی کاکە حەما لە ڕیز دەرکەوت و چۆکی دادا و دەستی باژنۆی ئەسپی شێخ کرد شێخ لەتیف بەسەر سوورمانەوە پرسی مامۆستا چیت لێ قەوماوە یا شێخ دەترسم دوای تۆ 30 پۆلیس بێن بمگرن جا بۆ 30 بۆ 28 یان 32 نەبن قوربان لێرە دەترسم بمنێرە لای شێخ مەحموود قازی بەجێ هێشتین و ئێمە لە خەتەردا ماینەوە قزڵجی و من لەبیرم نەماوە کێی تریش پێم وایە هەمزەی سەڵماناغا بوو ناوی خۆمان گۆڕی قزڵجی ناوی سەعید ڕەحیم و من عەزیز قادرم هەڵبژارد و شێخ لە چوارتا پێناسی عێراقی بۆ وەرگرتین و بووینە عێراقی و ترس و لەرزمان لەگرتن بەسەر چوو لە سایە ڕاوی هەموو ڕۆژەوە دەگەڵ هەمزا ببووینە پیادەیەکی وا قۆچاغ تاژیمان نەدەگەیشتێ جارێ بەغاری بێوچان لە سیتەکەوە بە هەورازی هەروتەدا سەرکەوتی ڕۆژێک سەر لە ئێوارە لە قەدی چیای کورەکاژا و حەیوانە کێویەکمان بەدی کرد دامەزران کە بیکوژین کە
کەچی معلوم بوو کاویش ڕاوکەرێکی کوڵەباڵ لەبەرە و ئێمەی بە حەیوان زانیوە و لێماندا مەزراوە. دەڵێن جارێک چەند مەلایەک لە دەم چۆمی کەڵوێ چوونە سەر پێشاو کە دەستنوێژ بگرن. کابرایەک لای وابووە پۆلە کەڵکن و تفەنگی پێوە ناون. ئێمە ژوامان بەسەر هات. لە بەهارە شێخ بە حەلاوی کارەکەریەوە بۆ ڕاوەکەو هاتە سیتەک. کەیفمان ساز بوو. دەگەڵ شێخدا شەو بە کێو لە ڕاو بووین. کاتێ لە بەغدا دەژیام دەگەڵ قزڵجی کە لە سلێمانی بوو 2 پارچە شیعرمان پێک گۆڕیەوە کە زۆر بە وردی ژیانی ئەو ڕۆژانەی شارباژێڕیان وێنە دەکێشا. بەداخەوە نەمماون و هەرەوەندەم لە بیرماوە کە نووسیومە. عەوڵا ناوێک لە سیتەک بوو. جگە لە ناوی ئاغا هیچ عەشتە باشێک نەدەبرد. هەمیشە دەست لە کەلەکەدا و بەفیزەوە دەیگوت من جگە لەوە کە ئاغام ڕەئیس العوزەرای شێخ لەتیفم. نەوسن و چەورەیەک بوو هەرمە پرسە. قادراغا ناوێک بۆی دانابوو. ئەگەر نایناسن ئاغا هەروتە لە تەقەی کەوگیر گوێی وەک کەرجوتە. ڕۆژێ بە فیزیەکەوە دەگەڵ مەحموود بەگەکەی بیبیجەک هاتنە لام. گوتیان ئاغا گەورەترەیان بەگ. گوتم نازانم. مەحێدین چنارەیی درێژی لاواز نۆکەری شێخ دەهات. عەوڵاغا بانگی کرد مەحەڕاق تۆ خۆنگەواری ئاغا گەورەترەیان بەگ. بەخوا ئەمانە وەک سەگ و تاژی وان فەرقێکیان ناکەم. مەحموود بەگ گوتی ساوەڵا دەڵێن تاژی بەگزادەی سەگانە من نەجیبترم. کابراایەکی وێڵی بێماڵی ڕوتەکە هەبوو. پاستەکێکی 100 پینەی درێژی تا سەرەژنۆی دەبەردا بوو. سەر و بنی قسەشی زالیکە بوو. خۆی بە پێغەمبەر دەزانی. شێخ گاڵتەی پێدەکرد. گوتی زالیکەی ماکەر تۆ چۆن پێغەمبەرێکی؟ گوتی پێغەمبەری کەرانم و خوا ناردومیەتە سەر ئێوە. لەو ڕۆژگارەدا باو باوی خولەپیزە بوو. ئازایەتیەکەی ببووە دڵخۆشکەرەی داغ لە دڵان و بێچاران. لە ترسی سەربازی ڕای کرد بوو لە دەوڵەتی عێراق یاغی ببوو. خەڵکی شارباژێر بە دزیەوە یاریدایان دەدا. عەلیاغا ناوێکە بوو لە گوندی ئەحمەداوا زۆر زمان لووس و بە چاپ و گوب دەشی گوندێ بۆ کریم. لە سولەیمانی 500 دیناری لە ئەستاندار ئەستاند بوو کە خولەپیزەی بۆ بکوژێ. عەلیاغا بە شات و شوت ئەو قسەی درکاند بوو. بەیانیەک خەبەریان هێنا کە شەو لە جێدا سەری ئاغا بڕاوە و کەس تا بەیانی درەنگ نەیزانیوە. خولەپیزە لەو یاخیبوونەیدا 280 پۆلیس و پتر لە 100 جاشی دەوڵەتی کوشت. لە ئاخریدا بەدەستی هاوکارێکی خۆفرۆش لە خەودا کوژرا. ئێستاش باسی ئازایەتی ئەو چیرۆکی شەوانەی شارباژێڕیانە و بۆتە زاپاتایەک. لەگەڵ شێخاتی نەشار و ئاشناکانمان بەسەرکردنەوە و زۆریش دۆست و ئاشنای تازەمان بۆ پەیدا بوو. جگە لە میرزا و ڕەحمان ئەو کەسانەی ببوونە ناسیاومان و شیاوی باسن ئەمانن. یەکەم ڕەفیق چالاک، معەلیم، ئاهەنگساز، دەنگخۆش، ئەدیب، هونەرپیشە و نمایشنامە نووس بوو. زۆر خۆشمان دەگەڵ ڕادەبوارد. لە ئاخریدا لە حیزبی کۆمۆنیست پلەی بەرز بووە و کرا بە ڕئیسی حیزب و گیرا بوو بە جاسووسی دەوڵەت و لە شۆڕشی بارزانیدا هاتە شۆڕش و لە ڕادیۆ کاری دەکرد و بە نەخۆشی دڵ مرد. دووهەم مەحموود ئەحمەد، معەلیم و هەمەکارەی شێخ لەتیف و خۆشەویستی شێخ مەحموود بوو. لەلایەن شێخ لەتیفەوە ناردرا بووە باکۆیە، هات بووە سابڵاغ. لەگەڵ حەمە حوسێن خان قسەی تێک گیرا بوو، دەرکرا بوو، هات بۆ سلێمانی و ژیرا بوو. دایکی شێخ لەتیف ئایشە خان چوو بووە تکایە کە بەری دەن و سوێندی خوارد بوو کە مەحموود لە عێراق دەرنەکەوتووە و لەسەر موڵکی ئێمە بووە. ئەستاندار گوتبووی خانم فەرمایشت لەسەر سەران، بەڵام مەحموود دوو شاهیدی وا عادڵی دەگەڵ خۆی هێناوە کە ڕەت ناکرێتەوە. ئەیڕۆ شایەتی چی بەخوا درۆ دەکەن. جووتێک چەکمەی لبادی فشوفۆڵی ساڵداتی ڕووسان و کڵاوێکی کەوڵە بەرفی بە ئەستێرەی سوورەوە هێنابووە بەردەمی کە بابا ئەگەرەوە نیشانەی چوونە ڕووسیانە بن لەکوێ دەست دەکەون. بەو حاڵەش بەریاندا بوو. سێهەم قانیع. هەر لە بۆکان بووم کە قانیع هاتبووە مکریان و بۆ یەکەم جار لە قەرەگوێز چاوم پێکەوت. ماوەیەک پێکەوە بووین گەڕاوە عێراق. لە زمانی دەسەڵاتی کۆمەڵەدا هاتەوە سابڵاغ و لەگەڵ عەبدولقادر دەباغی ژوورێکیان لە کاروانسەرای سەید عەلی گرت بوو. حەولی کاری دەدا و جوابیان دەکردەوە. چوومە لای پێشەوە، داوای کارم بۆ قانیع کرد. فەرمووی دەڵێن جاسووسی ئینگلیسە. گوتم ئەم کابرایە پتر لە 6 ساڵی عومرە، کەس نەیبیستووە تێری زگی نانی خوارد بێ، ئاخرە و بەخششی جاسووسیەی بۆ کەنگێیە.
بابا من دەمەزا من ئەگەر خەیانەتی کرد منی ئەعدام بکەن. پێشەوا فەرمووی تۆ ڕاست دەکەی بەڵام ها بخوێنەوە. پتر لەسەر گوزاریشی عێراقیەکانی ناو شۆڕش هاتبوو کە قانیع پیاو خراپە. فەرمووی خۆیان پێکەوە خراپن. ڕۆژێک نامەیەکی شاندام کە بۆ عەلیمەت هۆژناوێکی هەم خەیات و هەم شاعیری نووسیب. کاکە ئێرە زۆر خۆشە، لایەکی ڕشت لە سلێمانی تاشی بێ، لایەکی بێنە سابلاغ چاوەڕێتم. قانیع ئەوە ینی چی؟ ئەو حیز بابا هاتە بنکڵی شەمەوە، وتی تۆ بچۆ ئەگەر خۆشت لێگوزەرا خەبەر بنێرە منیش دێم، دەمەوێ ئەویش بە دەردی من بچێ و کاری دەست نەکەوێ. ئێوارەیەک دەگەڵ قانیع چوومە مەنزڵەکەی، لە دوورەوە بانگی کرد عەبدولقادر ژوورەکە چاکەتدا. یانی چی؟ گزکمان نییە بە چاکەت ئەی ماڵین. قانیع کرا بە معەلیم لە باڵانیش، پاشان لە کەڵبە ڕەزاخان کە لێیان دەپرسی چکارەی دەیگوت هەم لە سەگی پێشەوە. ئەم گوندە ناوی کەڵبە ڕەزاخان بووە کە لە سەگە و ڕەزاخانیش نەماوە. ماڵ و منداڵیشی هێنا و ماوەیەک لە بۆکان ژیا، لەگەڵ تێکچوونی شۆڕش بەرەو عێراق ڕای کرد بوو. کوڕێکی لە ڕێگە لێوم بوو. پاش ماوەیەک بۆیان هێنابووە. لەم بەینەدا کە لە ئێران بوو دیوانی شیعری کە ناوی ڕاستی دایکی کدێ بوو، ناوی ڕواڵەتی باڵە کۆلارە بوو، لای مندانا بوو. دەگەڵ شیعرەکانی ئاشنا بوو. قانیع لە سەیدەکانی چۆر بوو، باوکی شێخ بوو کە مردووە، لە فەقیەتیەوە هێناویانەتەوە لە جێگەی باوکیان داناوە کە هیچ زەوقی لەسەر نەبووە. شەوانە شێخانە زیکر و تالیلەی بۆ مریدان دامەزراندووە و هەر کە چاویان نوقاندووە بێ هەست بەجێ هێشتون و چۆتەوە ماڵ و ملی لە چای خواردنەوە ناوە و تاوتاوە هاتووە زیکری بۆ تازە کردوونەوە و گەڕاوەتەوە و باقلی دەروێشەکانی پێکەنیوە. دەروێش بەمایان زانیوە و دەریان کردووە، لە کار گەڕاوە، بۆتە پۆلیس، بۆتە جەنگەڵبان، کراوەتە معەلیمی دیانەت. زەمانێک لە ماڵی شێخ مەحموود ژیاوە و کار بەدەست بووە. هەرگیز لە عومریدا نان و دۆی نەگەیونەیەک و هەمیشە شڕ و وڕژیاوە. بەڵام ئەوەندەی ئەو گاڵتەی بە خەڵک کردووە و ئەوەندەی ئەو لە عومری خۆیدا پێکەنیوە باوەڕ ناکەم بۆ هیچ شازادەیەکی بێکار ئەوە لوابێ. مەجلیسی لە شیعری خۆشتر بوو، شیعریشی کە زۆر بە زمانێکی سادە و شارە زوریانە بوو، یەکجار کاری کرد بووە سەرچینی نەخوێندەوار و پتر لە هەر شاعیرێک کوردایەتی بڵاو کردوێتەوە. شیعرەکانی زۆربیان خەمبارانە و داخواق بۆ حاڵی بندەستی و پەرێشانی کوردستانە، بەڵام قسەکانی ئەوەندە قدیلکەدار بوون مردویان دەخستە پێکەنین. شێخ و مەلا، ئاغا و خان، دەسەڵاتدار و دەوڵەمەند لایە و گاڵتەجار بوون و زمانەکەی لێبووبووە بەڵاو لە هیچ کوێ دانەدەمەزرا. نەویستانی بە کافریان دەزانی و بەم تۆمەتەش پێکەنینی دەهات.